چاوی لە زەوی و بەرهەمی ئەم ساڵی بڕیوە و نایەوێت هاوشێوەی بەشێک لە جوتیارانی سنوورەکە گەشتیار یاخود ڕێبواری کەم تەرخەم چاوەڕوانی یەک ساڵی بدەن بە بادە. محەممەد دەڵێت بوونی ستوونی کارەبا لە نێو گەنم و هەڵکەوتەی زەویەکەی لەسەر ڕێی سلێمانی دەربەندی خان و ئاوەدانی ناوچەکە ناچاری کردووە دەست و برد لە دوورینەوەی بەرهەمەکەی بکات تا بە گوڕوتینێکی نوێ و گیرفانێکی پڕەوە چاوەڕوانی هاتنەوەی وەرزی داچاندن و کێڵان بکات. جا داوا لە خەڵکیەکەم ئەوانەی کە جگەرە خۆرن جگەرە فرێمەدەن و بیکوژێنەوە هەچەند جگەرە خۆی حرامە و نایە بخورێ بەس ئەگەر چارنی ئەگەر هەر خوالیشی نابێ ئەو ئاسڵی فرێ بدا و هینیکا تا نەیکوژێتن لەو سارەکە فڕێی نەداتە دەرەوە و هەتا ئەتوانن ئەو کەسانەی کە ئەگەر شوێنەکانیان دوورە کێشەی عامود و کێشەی ڕێگای سارەی نییە درەنگش بدوورێتەوە هیچ کێشەیەکی نیە هەمووی 15 ڕۆژ 20 ڕۆژە ئیشەڵا هەمووی تەواو بێ و کۆتاییەت و ئەم کێشەش نامێنێ ئیشەڵا هەمووی هی خۆی ئەدوورێت و ئەبێتە ماڵ و دارایی بۆ خۆی ئینشاءڵڵا. بەشێک لە جوتیارانی سنووری شارە زۆر گەرمەکانیان ڕاستە و خۆڕەوانی سایلۆکان ناکەن بەڵکو لە ماڵ یاخود لەسەر شەقامە گشتیەکان بەرهەمەکانیان ڕۆ دەکەن و دواتر ڕەوانەی سایلۆکانی سلێمانی یاخود سەی سادقی دەکەن. لێپرسراوی بەشی پلان لە کشتوکاڵی شارە زۆر دەڵێ لە یەک دۆنمدا تەنها 178 کیلۆ لە جوتیاران وەردەگیرێت و ئەمەش ئەو توێژەی ماندوو شەکەتتر کردووە. نسبەتێکە جوتیار پێ رازینە لە ڕاستیشا خۆی نسبەتەکە کەمە هەموو دوێنمێک 178 کیلۆ گەنم دانرا بۆ دوێنمێک وەربگیرێت نسبەتی ئەمە 68,000 دوێنم گەنم داچێنراوە 187 کیلۆ نسبەتێکە کە جوتیار پێ رازینە لە ڕاستی ئەو بەرهەمەی زیادە ئەمێنێتەوە لەوێ جوتیار بێ بە کەمتر بیفرۆشێ یا بە جوتیارە بە سایلۆکانی دەرەوە بیفرۆشێ یا بە جوتیاری ناوەڕاست و جنوبی عێراق بیفرۆشن ئەمە گرفتێکە بۆ جوتیار کە دروست بووە یەکێ لەو گرفتە گەورانی کە ئەوەی ئێستاکێنە ئێمە کشتتوکاڵ تا ئێستاکێنە ئەوەی کە لەسەر شانی ئەمە بێت ئەوەی ڕسیدەیە کە بۆماندا دیاری کراوە بۆمان نووسیون تا ئێستاکێنە هەموو حازرە پسوڵەکانیان لەم هەفتەی داهاتووە ڕۆژی دەی 6 سەرێژ سنووری قەزای شارە زۆری مە توانین دەستکەین بە دابەشکردنی پسوڵەکانیان و جوتیار گەرمەکان ڕێی سایلۆکانێکوا لە سنووری قەزای شارە زۆر عێراق لە سنووری کوردستان هەرێمی کوردستان 500,000 تەن وەرەگرێن 500,000 دابەشکرا بەسەر هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانە بە هەر کەس بە پێی نسبەتی خۆی بۆ دیاری کراوە. لە سنووری شارە زۆر 68,000 زەوی بە گەنم داچێنراوە. لە تشرینی دووەم واتە مانگی 11 جوتیار دەست بە تۆدان و کێڵانی زەویەکەی دەکات بۆ هەر سەعاتێک 25 بۆ 30,000 دینار لەسەر جوتیارەکە ماڵ لە پاشانیش کووتکردن و بژارکردنی زەویەکە دەست پێ دەکات بۆ هەر دۆنمێک 150,000 دیناری تێدەچێت. کۆتا قۆناغیش دروێنەکردنە ئەویش بۆ هەر کاتژمێرێک 70,000 دەبێت هەر شەوێکیش بار هەڵگرێک لە بەردەم سایلۆکان بمێنێتەوە زیاتر لە 100,000 لەسەر جوتیارەکە هەژمار دەکرێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر